21 ساڵ لەمەوە پێش لە بەهاری ساڵی 1999 یەکەم نمایشی هونەریم کرد. کاتێک درێسەکەی باوکم خستە بەر چوارچێوەیەک و بردم بۆ گالێریەک بۆ ئەوەی نمایشی بکەم. ئامانجی من لەو کارە هونەریە تعبیرکردن بوو لە ناخی خۆم. لەو کارەوە ویستم بە دوای ڕوحی باوکمدا بگەڕێم. پێم وابوو ڕوحی باوکم لە باڵندەکاندایە، لە درەختەکاندایە، تەنانەت لە ناو ئاژەڵەکانیشدا. ئیتر لەوێوە خۆشەویستیم بۆ ئاژەڵ و درەخت و تەواوی سروش دروست بوو. هەستم کرد دەبێت یۆتۆبیایەک لەسەر زەوی دروست بکەین. بۆ تعبیرکردن لەو هەستەیش بەنام بردەبەر هونەر و لە ناویشیاندا هونەری کۆنسێپت ئارت. لەڕێی ئەو هونەرەیشەوە کۆزێکم بە بیرۆکە و مەتریاڵی جیاواز دروست کرد و کردم بە مەلەفێکی هونەری و بەرەو مۆزەخانە جیهانیەکان بەڕێکەوتم. بە خۆشحاڵیەوە توانیم پەیوەندی لەگەڵ چەند مۆزەخانەیەکی جیهانیدا بە نمایش و بیرۆکەی جیاواز دروستکەم. بەڵام ئامانجەکەم لەوێ کۆتایی نەهات. بۆیە پەنام بردەبەر نیشتیمانەکەم بۆ ئەوەی دووبارە هونەرەکەم لەگەڵ خاکدا تەناسوخ بکەم.